لە قەزای چەمچەماڵەوە سڵاوتان لێبێ. ئەمڕۆ لێرەین باس لەو بەڵێن و وعداناکەین کە بەشێک لە بەرپرسەکانمان بەرپرسە حیزبەکان یاخود بەرپرسە حکوومیەکان لە کاتی یادی ئەنفالدا یاخود لە کاتی هەڵمەتی بانگەشی هەڵبژاردن یاخود لە هەر بۆنێکی تردا کە ڕووەکە نام شارە کۆمەڵە بەڵێنی جۆرا و جۆر ئێن بە خەڵکی ئەم شارە. ئێمە پرسیین چەندێک لەو بەڵێنانە جێبەجێ کراون چی بۆ ئەم شارە کراوە کە ئەم شارە ژمارەیەکی زۆر قوربانی یاوە، خەڵکێکی زۆری تا شەهید بووە، خەڵکێکی زۆری تا ئەنفال کراوە. ئەو پرۆژە و خزمەت گوزارانە تا چەند لە ئاسی چاوەڕوانی خەڵکی ئەم چەمچەماڵیان وە لە ناو چەمچەماڵە گەنجەکان، کاسبکارەکان، چین توێژەکان بە چیەوە سەرقاڵن، دۆخی ژیانیان چۆنە و لە چی ئاسێکدایە، چیان بۆ کراوە و لە چیان کەمە و داوای چیەکەن. ئێمە گفتوگۆی زیاتر لەگەڵ دانیشتوانی ئەم شارەداکەین با بزانین ئەمان چیمان پێڵن، بینەرمان بن تا کۆتایی پرۆگرامەکە. لەو گرفتانەی کە ئێمە هەمان لە چەمچەماڵە ئەوەیە ئێمە دەبێ ناچار بین بەوەی بڵین وەڵام حکومەتە حکومەتی خۆمانە، دەبێ بڵین شتی بۆمان کردووە. ئەزانیشت بۆ کردن چییە؟ من ناڵێ میز نەکراوە، هەر بۆ خۆی دەرچوون لە دۆزەخی بەعس شتە، بەڵام شت بۆکردنەوەیە کە ئینسان ئومێدی هەبێ، شت بۆکردنەوەیە کە ئینسان شوێنی هەبێت لێی دابریشێ، ئینسان ئیشی هەبێ، ئینسان پێویستە سەرەتایەکانی ژیانی بێت جادە و بانە خزمەت گوزاریە ئاوە کارە وەکو پێویست نەخێر ئێستا مەگەر بڵین ئێستا سەری ژنەکان ناڕوتێتەوە وەکوی لە نەوەتەکانە سوورایەوە ئەڕوتایەوە لە ژنەوەتەکان خەڵک لە شۆڕش و لە چەمچەماڵیش ئەچوو مەسافەیەکی زۆر بەرمینێکە نایەتە و قسەرەوە تو ئاوێنە یان لەو بەرەوە هاتن لەم بەڵینداری ئەوایانینا یا لە شۆڕش بیرە و بیرەگەڕان هەموو سەریان ڕووتا بۆ لەسەرەوە، ینی ئەوەندە بەرمیل لەبان سەریان بوو. ئێستا تۆزی ئەوە هەوەنترە بەڵام ئەوە ناکاتەوەی کە شت کرابێ. مەسەلەن بە تایبەتی من بۆ خۆم من ئەگەر هەندێ یاعتیبارات و پەیوەندی گۆڕەکان و دایکم ئەوە وایە لێرە 20 ساڵیش بوو ئێرەم بەجێهێشت بوو 20 ساڵیش بوو لێرە ناژیان. چی تۆ هێشتەوە لە چەمچەماڵ؟ تا پار مانگی 5 ژیانی دایکم لەگەڵ یاژیان، مانگی 5 کۆچی دوایی کرد، لە مانگی 5 پارەوە تا ئەمڕۆ گۆڕەکانی ئەوان منی بەستۆتەوە بێرەوە، گۆڕی دایکم، گۆڕی باوکم، گۆڕی براشەیدەکانم، گۆڕی خۆشەویستەکانم کە لە گۆڕستانی شێخ سەعید و لە گۆڕستان تازەکەن ئەوانە منی بێرەوە گرداوە و خۆشەویستیم بۆ خەڵکەکەی من نەزانم خەڵکی ئێرە، مناڵی ئێرە، ژنی ئێرە، پیاوی ئێرە ئینسان گەلێکی مەحرومن، ینی مەحروم بەو مانایەی شوێن نییە چاویان تیا پشودا، شوێن نییە ژیانیان تۆزێکەس بە ئارامی بکە. ئێستا هەندێک هەوڵی خۆکردانە هەیە خەڵگەیکە، مەسەلەن کافتیایەکەکاتەوە، کافەیەکەکاتەوە، هەندێشتی چالاکیەکە، ئەمانە زۆرێ لە پەیوەندی کۆمەڵایەتیان دروست کردۆ لە نێوان خەڵکەکەیە. بەڵام جگەلەوەی چەمچەماڵ هەندێک سیمای جوانی هەیە کە لە شوێنی تریان نییە، مەسەلەن لە ڕێزگرتن لە مردوو بە کۆمەڵچون بۆ سەر قەبران، لە بەشداریکردن لە پرسە و ناخۆشیەکە، لە پرس لە خۆشیەکە، لەمانەیە زۆر خاڵی ئیجابی هەیە، بەڵام ئەمە هی خەڵکە، ئەمە هی دەسەڵات نییە. دەسەڵات ئەو پێویستیانی کە پێویست بوو بیکردایە وەکو پێویست چەمچەماڵ چی پێویستە؟ چەمچەماڵ چی پێویست نییە سیرکەم لە چلەکانە شاکرفەتەح قایمقام بۆ لێرە بە داوای دوو شتەکە لە خەڵکی چەمچەماڵ کاگەر بکرایە، داوای ئامێرێکی میوزیک و کتێبخانەکە. ئەگەر ئەو ڕۆژە هەموو ماڵەوەی وای ڕەنگە 1000 ماڵە بۆ لەم شارەیە 800 ماڵە بووە، ئێستاکە ئێمە ناومان لە کتێبی گینسا بوو یا چەمچەماڵ ناوی لە کتێبی گینسا بوو بۆ شتی نمونەیی. ئێستا چەمچەماڵ کۆڵانی هەیە لە حەفتاکان قیرکراوە. ئێستا چەمچەماڵ چەند ڕۆژێتر بە 10 ڕۆژداری و 11 ڕۆژداری ئاویێت. چەمچەماڵ ئێمە لەسەر دەریایەک غاز و نەوت لەم ژێرزەمینەیە جاری وایە فشار دروستەوێت لە هەندێک شوێنە تەقێتەوە. 2 جار 3 جار تا ئێستا لە منتیقەی چەمچەماڵ غاز تەقیوە، غاز و کبریتوانە دەرچوونە، لەگەڵەوەیە جاری وایە بتڵی غازە فڕێ دەست ناکەوێت بە هەفتە دەست ناکەوێت، جاری وایە جارە زستانان زۆربەی کات نەوت وەک پێویست نادێ بە خەڵکان، کارەبانی وەک پێویست لە کاتێکە هەر بە
ئەو شەریکەیە کە لە کۆرومۆرەوە کە ئێستاش لێرە ئەوە سێ بیلیۆن لە 2019 کراوە سێی تریش وا ئەکەن یعنی هەر لە سووری چەمچەماڵە لە ئەم دەوروبەری خۆمان لە تورکە و هەمزە و گۆشت قوتوانە ئەم بیرانە لە هەر شارێکی تری دنیاە بێ پشت ئەو شارە وەکو باشت وایە من دیزاینیەوەم بینیوە کە ئەڵەیەگەر لە کۆرومۆرەوە تا ئیتە چەمچەماڵ ئەو جادەیە دووسای دام بەرەو بۆری دار و درەختە ئەسڵەن ئەوە لە خەیاڵە کراوە هەر لەسەر وەرەقەش نییە هەر دیزاینێک بۆ کە کردیان بۆی چاوبەستیمە من پرۆژەیەوەم بینیوە کە ئەو پرۆژەیە کارەبایە کە لێردان دەبێت کاربای چەمچەماڵ 24 ساعت بێ بەڵام لە ژیانە 24 ساعتی بەخۆیەوە نەبینیوە 24 ساڵیشە لە شەو ڕۆژێکە 24 ساعت کارەبای نەبووە نازانم مەگەر لە جێژنەکانە ڕۆژە دوان لە ڕای خوا 24 ساعت کارەبایان دابێت بەڵام لە مەودای نەوەتیۆکەوە تا ئەمڕۆ بە هیچ شێوەیەک لە هەفتەیەکە بە 24 ساعت کارەبای بەردەوام نەبوو. وڵای قوربانجیان وەکو هەڵی کار ڕاستیەکەی لە چەمچەماڵە زۆر خراپە ئەم شارە ئەگەر بتەوێ بگەڕێتەوە بۆ عەسڵی ئەساسی خۆی ئێستا حالە لەم کاتێ و لە ئەوەڵیشە وەکو ئێستا حالە لەم دەقە سەعاتێ وەکو ئوتێلێکی لاتووە وەکو چۆن بڵێن یانی ئیش و کارێکی وای تیان نیە خەڵکێکی زۆری تایە سەنعاتچیەکی باشی تایە ڕاستیەکەی خەڵکی ئەم شارە زۆربەی من شخصی خۆم لەلایەنی خۆم وەقساکەم تقریبان بەخوا 2 ساڵی شەبێ با پێ بڵێم هەزار نایتەوە لەم شارە پێیان نەکردووە خۆم لە سنووری بازیان و سلێمانی ئیشەکەم زۆربەی هاوڕێگانیشم وان گیانیان بە کەرکووک و سلێمانیە ناو چەمچەماڵاگە بتەوێ کارێک بکەیت دوکانێک دابنی سپازیری ناکەیت بەخوا بۆ شێوەیە نییە چۆکم بۆ بۆچی وایە بۆچی بێکاری زۆری تایە وەڵی بێکاریەکەی ئەوەیە چەمچەماڵ بە حکمی ئەوەی چۆن بەدباسکەم بازار و شتێکی وامان نییە مەسەم بڵێن بەو شێوەیە بەرفراوان بێ و ڕاستیەکەی تر خەڵکی زۆریش هەوەک پێتم ڕوزیات من شخصی خۆم ڕوو لە شارەکانەکەم بۆ ئیشکردن و بۆ مەسەن جلوبەرکردنیش ڕاستەکەی سەر لە چەمچەماڵە فەرقاتی زۆر هەیە کرێ دوکان هەرزانە مەسەم بڵێن وەکو جلوبەر فەرقی هەیە لەگە شارەکانە ئیتر گەنجی تا بێکار بێ ئارە وەڵی ئێستا من حالیان خۆم کوڕێکم هەیە واشکووە تازە پێگەیوە هەوڵە دەم دایمەزیێنم ڕاستیەکەی شوێنێکی وام دەست ناکەوێت تێگەی بڵین دایمەزیێنم ئارە وەڵی گەنجی وا بێکارمان هەیە ئەمە نەمان گەشت بێکار هەیە حەزەکەی هەلێس ئەلم دوانی مەڕۆ هەتا ئێوارە 1000 نەفر بۆ خڕەکەم گەنجی بێکار ئارە بەزاد و سوەتی خوا با پێوە بڵێم خەریجیشنە خەریجیشن لە ماڵی ساک و پەیمانگان تەواو کرد ئارە بەخوا ڕاستیەکەی ئەوەی ئەم دەوروپشی معاملانیە با پێ بڵم خەلیجی چۆن بڵێ پەیمانگەکانشی تەواو کردە فەقیرا ئەچێ بۆ معامل جبزەکە ئەچێ بۆ معامل شیشەکە ئەچێ سکوریتیەکە ڕاستیەکەی ئەمانە گشتی مانگی بە $300 و $250 و 15 دەوامەکەن بەڵێ ئەی حکوومەتیشی بۆ نەکردووە وەڵی حکوومەت چی بکە حکوومەت هەر تەعیناتەکە هەیە لە تەعیناتەکە کردو وەڵی لە تەعیناتەکە زیاتر چی هەیە تەعیناتەکەش ماشەڵڵا کاڵێ تەعیناتێ بە یەک جارێ 2,000 نەفر خۆی تێکای تر ئەویش ما پێ بڵم جا وایە مەسەن لە شوێنەکە 10 نەفر 15 نەفەریانەوێ 500 نەفر ناو خۆیان نووسێ ئیتر تەعینات بەس پێشمەرگایەتی هەیە ئەی کەسێ بەرم نەک بەشێکی تەندروستی تەواو کرد بێت مامۆستا بێ بیوە دابمەزرێت لە شوێنێکە بەخۆ ئەستەمە لەم کاتی ئەستەمە دەرچێکی سانک و پەیمانگایە بێت زۆر ئەستەمە قوربانی بم ڕاستیەکەی من ناڵم من لەگەڵ مایە با پێ بڵم پێشمەرگەم لەگەڵای خۆم شکول لەخوا بزابێ ئیشێکی وام هەیە سواز بۆخوا بەخوا مۆزەفی ئینب لەگەڵایە ڕاستیەکەی پێشمەرگەم لەگەڵایە هین مۆزەفی ئاوەدانکردنەوەم لەگەڵایە مۆزەفی پەروەردەم لەگەڵایە ڕاستیەکەی ئارە وەڵا فەقیرە ئیشەکەن چی بکەنیتر بە قوربانە بێ کەیسی ئەنفال هی هەر نەتەوەیەکی تر بواە هەر میلەتێکی تر بواە ئەکرا دەوڵەتی لەسەر بنیاد بنرێ ئەکرا بە ملیارەها دۆلار قەرەبووی کە سوکاری ئەنفال بکرێتەوە ئەکرا و ناوچانی کە ناوچەیەک بوونە بەر شەڵاوی ئەنفال کەوتونە ئەو ناوچانە جیاوازتر بن لە ناوچەکانێت لە ڕووی خزمەتگوزاری جۆرێەوە بەڵام پێم وایە ئەمانە هیچیانین بەداخەوە لە هەرێمی کوردستانە حکومڕانان لە هەرێمی کوردستانە تەنها لە 4 ئەنفالیان دێتەوە یاد ئەویش مەسەلەن بە کۆمەڵێ یادی کرچ و کاڵ بە کۆمەڵێ بەڵێنی دووبارە و دەبارە بۆ نمونە ئەو بەڵێنانی کە لە 2010 بە کە سوکاری ئەنفال درابێ ڕەنگە ئەو بەڵێنانە بێت لە 2025 جارێکی تایی بکردن مەسەلەن کە سوکاری ئەنفالکراوان داواکاریان چی بووە داواکاری کە سوکاری ئەنفالکراوان ئەو بووە کە داواکاری یعنی
سەقفی داواکاریەکان داواکاری زۆر نەبووە، ینی ئەکرا هەر زۆر ئاسان جێبەجێ بکرێ. مەسەن داوایان کردووە ڕووفاتی ئەنفالەکان بگەڕێنرێت، ینی ئەوە زۆر ئاسانە. ئێستا ئەکرا مەسەلەن هەموو ڕووفاتی ئەنفالەکان بگەڕێنەوە بۆ ئەو ناوچانی کەلین کە بەڕاستی ئەمە داواکاریەکی ڕەوای کە سوکاری ئەنفال کراوانە کە تا ئێستا بەداخەوەکو پێویست جێبەجێ نەکراوە. زۆر جار ئەمە بەڕاستی بە شێوەیەکی کرچ و کاڵ و یا بۆ حملەی عەلامی هەندێشتی لەسەر کراوە کە پێم وایە ئەمە وەکو پێویست نییە. ئەبوو هەموو قوربانیان ئێستا بگەڕێنرایەنایەتەوە و من پێم وایە بەڕاستی ئەوەی کە نگرە سەلمانی بینی بێ ئەوە ئێستا لەوێ گەورەترین ئەو بکرایە بە گەورەترین مۆزەخانە، ینی بەڕاستی کورد ئەوە ئەوەی بکردایە بە مۆزەخانە، ینی پارێکی ئەو توی تێناچوو تەنها ئیرادەی ئەویست. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئیرادەی نییە یان نایەوێت کە کەیسی ئەنفال وەکو کەیسێکی مهم وەکو کەیسێک کە میلەتێک جینۆساید کرابێ ئیشی لەسەر بکە. بۆیە تا ئێستا ئەوە بە کەیسی ئەنفالەوە دیار نییە. داواکاریی تر بەڕاستی کە سوکاری ئەنفال کراوان چی بوو؟ ئەوەی ئەوانەی کە دەستیان لە تاوانی ئەنفالا بۆ بدرێن بە دادگای بنە دادگایەکی عادیلانەیە، ئەوەی بەری دەرچوو بڕۆ ئەوش کە بەڕاستی لە کەیسەکەی دەستی هەبوو و هۆکار بووە بۆ ئەنفالکردنی کە سوکارەکانیان پێویستە دادگا ئەمە یەکلا بکاتەوە. بەڕاستی ئەمەش گرنگ بوو کە بەڕاستی ئەمەش ڕێگری هەیە لە حیزبە سیاسیەکان بە تایبەتی دەسەڵاتداران ڕێگری لەماکەن لەبەرەوەی زۆربەی ئەوانەی ئەنفالیان کردو ڕەنگە مەسەلەن کە لە مستەشارەکان مەسەلەن یا لەو کەسانی کە دەستیان لە ئەنفالا هەبووە مەسەلەن پلەدار بن ئێستا لە هەرێمی کوردستان خاوەنگ پلە و پایە و پۆست و دیوەخان و ئەمانە بن و ڕەنگە ئێستا قەدریان لە کە سوکاری ئەنفال کراوانش زیاتر بێت کە بەڕاستی ئەمەش کە سوکاری ئەنفال کراوانی نیگەران کردووە. بەنسبەتی هەتاکو ئێستا بڵێن چی بۆ گەنج کراوە لەم شارە تا بڵێ سفرە لەبەرەوەی ئێستا ئێمە کە سوکاری شەیدمانەیە لەم شارە دەچن بۆ مەڵبەندەکان دەچن بۆ لەق نەگەرم شارە هەموو شارەکانی تر بۆ نمونە کەلارمانێ سمودمانێ زۆربەی شوێنەکان هیچیان بۆ نەکراوە. باشە تۆ خۆت وەکو پارێزەرێک و وەکو گەنجێک کە هەمیشە لە ناو شارەکەیت و ئەگەڕی ئیلاقاتێکی باش هەیە لەگەڵ خەڵکە کێش و گرفتەکانی گەنج چییە یاخۆت نەگەنج بۆنمە کاسبکار فەرمانبەر موچەخۆر و لە ڕووی خزمەت گوزارم شارە لە چی ئاسێکایە؟ لە ڕووی خزمەت گوزارە لە ئاسی سفرایە بەڵام لە ڕووی ئەمنیەوە بڵێم لەوایە لە ڕێژەی 100%ە. ئێستا مەدیرێکی ئاسایش هاتووە بۆ چەمچەماڵ هەتاکو ڕادێ لەوایە بڵێم لە ناو مەحکەمەکانە ئەیبینی ڕۆژانە ئەیبینی کە بەڕێبەری ئاسایشی چەمچەماڵ هەتاکو بڵی 100%، بەڵام لە ڕووی خزمەت گوزاریەوە 20 ساڵ لەمە پێشتر چۆن بووە لە پێش پرۆسە چۆن بووە اینجا چی پێویست نیە لەم شارێ سە بۆ نمونە ئێمە چی گەنجمانەیە لەم شارە ناو چەمچەماڵە یەک پارکێک کیتیانی هیچ پارکی کیتیانێ بەڵام یەک پارکە تازە کراوەتە گشتی کراوەتە جێگای لفەوەمانە عیلە لە ڕووی نامڕاتەوە جێگایانە لە چەمچەماڵە پارکێترشێ دوورترین پارکە بەڵام لە ناو شارە هیچ خزمەت گوزاریشی بۆ نەکراوە 20 ساڵەمە پێشتر چۆن بۆ ئێستا شەراوە خەڵک شێسا ئەم شارە بۆ نمونە لە ڕووی ئەلفال و شەیدەوە قەبرستانێکمانەیە باوەڕ بکە هەموو شەیدی سەنگەر قەبرستانی کەمانەیە تازە دروست کراوە هەمووی ئەلفالە یعنی ئەتوانین بڵین ئەم شارە ماڵ هەیە بە قەبرستان ئەلفالی هەیە عەشرەت هەیە بە قەبرستان شەیدی سەنگەریە تاکو ئێستا هیچی بۆ نەکراوە. چی بۆ بەڵێن و وعدێکە ئەدرێ هەمووی لە کاتی حملەی هەڵبژاردنە بۆ ئەوەیە چۆن لێ سۆز و عاتیفەی هاوڵاتەکان بۆ خۆی ڕاکێشار حیزب و بۆ خۆی ئازادە هەر حیزب و بۆ خۆی ئازادە چۆن عاتیفەی هاوڵاتەکان بۆ خۆی ڕاکێشێ فەرمووی لەم شارێت چی کرا شوێنەکەم پێ بڵێ ئێمە یەک جێگایەکمانە بوو لە هەموو چەمچەماڵ پیانەوت قڵای چەمچەماڵ لە دوای حملەی هەڵبژاردنەکان ئەو جێگایشمان نەم ئێستا تەلبەنیان کردو. بۆچی وای هاتووە قەڵای چەمچەماڵ تەلبەن کراوە لە کاتێکداوە شوێنێکی تا ڕادێ گەشتیاری و شوێنێکی زۆر فۆلکلۆر و مێژوویە وەڵاهی ئەتوانین لە بەرپرسەکانی بپرسی بزانە ئەو قەڵای بۆچی تەلبەن کرا دراسە نەکردووە خۆ بەدەچوو من لە برادێک لەوانەی کە بڵێن جیۆلۆجی هین چۆڵی کەش عفو شوێنێواری ناسنەوەمانە لەگەڵانە پرسیارم کە وتین ساڵی 1940 ئەو قەڵای چەمچەماڵ تا ئێستا هەر وایە بەڵام لەم کاتە ئێستا تەلبەن کراوە یەک گەنج ناوێت بڕا بۆ سەر قەڵاکە بڕا بۆ سەریانە احتیمالێتیا بڕاتە ئەو دوو تەلەکۆ باین دوو بەیانی بڵێن کاکامە کەتنێکی کردووە لیانە دەستگیرەکری تاکو ئێستا لە ڕووی ئاو
گەشتەوە بە شوێ والله کێشەی بێئاوی و هاوینەوە وردە وردە کێشەی بێئاویش دروست بووە ڕاستە وڵی زۆربەی شوێنەکانی چەمچەماڵ پێم وایە چواردە ڕۆژجارێ لە هاوینە ئێستا لە زستانە باشە بەڵام لە هاوینە تەقریم نزیکەی چواردە ڕۆژ بۆ 21 ڕۆژ بۆ نمونە قادکەرەمانەیە شۆڕشتمانەیە پیرادەکانمانەیە 21 ڕۆژجارێ ئاویان دێ لە ڕووی ئاوە زۆر سفرە بەڵام ئیتر سەرۆکی حکومەت و جەگری سەرۆکی حکومەت قەولوا بوو ئاوەکەی گۆپتەپە بۆ چەمچەمان ڕاکێشن بەڵام تاکو ئێستا ڕای نەکێشە من داواکارم لە سەرۆکی حکومەت و جەگری سەرۆکی حکومەت بەس یەک خاکە ناز و قازمێکم باتی مخۆن ڕایە کێشم بڕوا بکە کاگارش وەکو پێویست نییە لەبەرچی لەبەرەوەی کووتمان لە بەڵەبووی هەڵکەوتە و جوگرافی چەمچمەڵ بە جۆرێکە پڕە لە سامانی سروشتی پڕە لە کەرتی تایبەت ئەمە وەکو کۆرۆمۆرە ئەمە وەکو بڵین داناغازە ئەمە وەکو مەحەتەی کارەباکەیە کە هەموو ئەمانە پێویستیان بە هەلی کارە گەنج شتیا کار بکە بەڵام بڕوا بکە بە بەڵگەوە کەسانێک لەم شوێنانە کارەکەنکەوە هیچی ئەهلیم شارەنی خەڵکی چەمچەماڵنین یان ئێمە ئاشکرایەکێ لە گلەیە هەرە سەرەکیەکانی ئێمە لە کار بەدەستان ئەوەی ئەڵێن لە هەر شوێنێکا بوو لە هەر شوێنێکەوە بە ئەو شوێنە کەسی یەکەم بن بۆ ئەوەی چی بێ بۆی سوودمن بن لەو پرۆژە خزمەت گوزاریە لەو هەلی کارە بەڵام بەداخەوە بڕوا بکە ینی بۆیە گەنجیان بێ ئومێد کردووە هیچ لە ئەسی تموحی گەنجانی ئەم شتانە لە ڕووی ئەوە وتمان گەنجێکی زۆری تایە بەدڵنایەوە خەریجی زانکۆ پێمانگاکانن ڕووی دامەزراندنەوە خۆ شتێکی وازەحات ئەوە ئەگەر بڵین تەنها وابەستنیە بە شاری چەمچەماڵ و ئەتوانی بڵین وابەستە بە زۆر زانکۆ پێمانگەمان ئەوە هەموو کوردستان بەڵام یەک شتێکشەیە کاگارەژیان سێرەکەی خەریجێکی زۆر هەیە لەم شارەیە بەڕاستەکەی هەمووی بە توانایەکی معریفی جوانەوە دەرچوون و تەخەڕوجیان کردووە بەڵام بەداخەوە ئەو توانە معریفیان کوژراوە بۆ هەمانە لە بوارەکەی خۆیان ینی ئەو اختصاسی ئەو هەیەی لەو بوارەیانی ئێستاکان خەریکی کرێکاریە کە بەڕاستی کرێکاریمە بەسمانەوە نێ لە پێگەی کرێکاری کەمەکەین یان ئەو کەسە نە بەڵام بەسمەکانەوە ئەم فەرهەنگ و باگراوندە معریفی کە ئەم گەنجە هەیەی لەو بوارەیە پێی کردووە 16 ساڵە ئەچێ لە بوارێکا وردە بەپی مروری زەمن چونکە ئیشی خۆنی هەر ئەو توانە معریفی نامێنێ بەڵکو لە بیرشێتێتەوە یعنی سا گەنجمانەیە بەشێکی خەریجی بەشێکی باشە دەی بڕوا پێ خەریکی دوکانداریە ئەنی بڕوا پێسا لێ بپرساڵە هیچ ئەزمونێکم نەماوە ینی ئەو هەک بە معریفی کە پەیام کردووە ئەو توانە معریفی کە هەم بۆ پەیام کردو هیچیم ئێستا لە بیر نەماوە ینی خەریجی بەشی زمان معلومی بەڕێستە زمان یەکێکە لەو شتانەی کە بێ بەردەوام و مارەسەیکەی زمانی ئینگلیزی ئێستا هەمانە خەریجی بەشی ئینگلیزیە دەی بڕوا بکە کاتێک کە خەریج بوو کاتێک کە تەواوی کرد ماوەسا ئارش زۆر بە ئینگلیزیەکی جوان قسەیەکرد دەی ئێستاکە بە حکمەوەی اختصاسەکەی ئەوە نێ لەو بوارەیە نیە ئێستا زمانەکەشی بیرچۆتەوە بڕوا بکە بیری چۆتەوە هەرە وەڵی هەژار پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ ئەمە خەڵکی ئەم شارە زۆر دڵی پێخۆش بوو بەڵام لە ئێستا کارەکان ڕاگیراون ئەمە تا چەند بۆتە مای نیگەرانی لای ئێوە هاوینیش نزیک بۆتەوە ینی پلان چییە خۆ شتێک لە ئارا هەیە بۆی کە ئەم هاوینێت ینی دیسان بی ئاو نەبن وەکو ساڵانی ڕابردوو وایە کاکارش من زۆر قسەیەکی کردومە وتومە بەرپرسان و کاربەدەستانی ئەم وڵاتە بە ئەنقەزوا لە خەڵکەکەن بڕوا بکە خۆیان بە ئەنقەست بەمەبەست خەڵکی والێکەن لە بچووکترین مافی سەرەتایی بێبەش بێ بۆ چونکە هەر کاتێک ئینسان کێشەی کارەبای نەبوو کێشەی ئاوی نەبوو کێشەی خزمەتگوزاری نەبوو ئەو کاتە ڕەنگە داوای شتی تر بکە داوای گۆڕین دەساڵکە داوای پلەکە داوای پۆستکە بەڵام ئەمان چی ئەکەن بەمەبەست بچووکترین مافی سەرەتاییت لێ زەوتەکەن بۆ ئەوی کە تۆ چاوت بەس داوای ئەو شتە بکەی بڵێ کورە کاکە تو بەس ئەو کارەباکەم بەرێ کە سەرەتاییترین مافی ژیانە بڵێ ئەوم بەرە کاکە پۆست و پلە و باگشتی بۆ خۆت بێ ئەمە بەم بەسا وە من شتی کەشموت و هەموویژان بە تایبەتی من ئەم قسەیەکەم زۆر بە ڕاشکای ئەمە بکەم زۆنی ئێمە زۆنی سەوزە بە کورتێکی کار بەدەستانمان هەمووی لە ژێر دەسەڵاتی زۆنی سەوز و یەکێتیایە بە حەقەت ئەم شارەش من هەمیشە وتومە لە هەموو هەڵبژاردنەکانە ئەوە شتێکی حاشاڵ نەگرا بەڕاستی باری خواری یەکێتی ڕاستەوە کردووە ئەم شارە دەنگدەری ئەم شارە چ لە پارێزگای کەرکووک واتە هەڵبژاردننی عێراق چه هەڵبژاردننی کارێمی کوردستانیش بەڵام بەداخەوە یەکێتی تەناشتێکە بەدەستێەوە مابێ تەنها ئەوەیە لە کاتی هەڵبژاردنەکانە دێ ئەڵێ ئاوی گۆپتەپە یعنی تەنها بەڵێنێک و
کە تەنها شتێک بەم خەڵکەی بڵێ کە دەنگم بۆ بدە و دەنگم پێ بدە ئەوە بۆکەم ئاوی گۆفتەپەی بەدەستەوە ماوە بڕاکە بەس ئاوی گۆفتەپەیە ئەویش ئەگەەوەما بۆ بکایتە دوای چیترمان پێ بڵێ من ئەمێ زۆر بە ڕاشکاوانە بڵێم لە خەمخۆری و لە ناخپڕی خۆمەوەی بۆ ئەم شارە چکەم شارە وەکو سەرەتا ئاماژەم پێکرد بەڕاستێکەکەی یعنی شارێکە لە پێشەنگی قوربانی دانایە لە پێشەنگە یان لە قوربانیدان لە خەڵکەکەی لە ئەهلەکەی بەڕاستی بەداخەوە ئەمە چەند ساڵە ئەم ئاوی گۆفتە بوو چەند سەماڵە دەی بڕوا بکە ئەگەر مەسئولێک مەبەستی لێ بێت تا نامەسئولێک ئەتوانێت حەوت زەمان بوو ئەگەر پرۆژەیەکی شخصی و تایبەتی هەبووە ئەیتوانێت حەوت زەمان بۆ ڕایکێشی ئاوەکە ئەنی زۆر بە ئاسانی نەک بۆ حکومەتەکە بۆ حکومەت بەڕاستیەکەی جێی سەرسوورمانە حکوومەتێک نەتوانێت لە ماوەی ئەوەندە ساڵەیە یعنی شارێکی ئەوها کە پڕە لە قوربانی کە هەمووی پاشماوەی قوربانیە بتوانێت لە سەرەتاتنی ماف کە ئاوی خواردنەوەیە بیانی بێبەشیان کە نەتوانێت و ئاوە بگەێنێتە ئێرە بەڕاستێکی یعنی جێی سەرسوورمانە بۆ حکوومەت. یادی ئەنفال تا چەند خزمەتی ئەم شارەی کردووە و کێش و گرفتەکان و معناتی ئەم شارە چین بەڵێ ئەوە نزیکە بێتەوە لە زیاتر لە نیو سەدا تێپەڕە بێ بەسەر ئەو کارە ساتە مرۆیی بەسەر کووردا هاتووە دیارە لە چاو ئەو قوربانیە زۆرەیە کە ئەبینین پاشماوەکانی تەفەن کاریگەری کە لەسەر کەسوکاری هایمانە تاقانەیە هەمانە بڵێن تا ئێستا کاریگەرە دەرونیەکە حسابکە لە کۆمەلگا دابڕا ئەوەنێک کاریگەری لێ هەبووە لەگەڵ ئەو هەمووینەیە لەگەڵ ئەو هەموو بڵین کارەساتی بەسەر خەڵکە هاتووە بینی دەسەڵات زۆر بێباکە زۆر بێباکانە باسیەوەکە من خۆم چەند جارێک چوومە دەرەوە بۆ یادی ئەرمەنەکان جینۆسایدی ئەرمەنەکان لێوە باسی ئەنفالم بۆیانەکە لە سیمینارێکم کرد بۆیان لەسەر ئەنفال و کیمیابارانی هەڵەبجەوەن هەر نەیان بیست بوو بڕوا ناکەم ئەرمینیا زۆر دوور بێ لە ئێرەوە خۆتان نەزان ینی بە شێوەیە کە هەر ئەیانوت ئەنفال چییە هەتا بۆیانم ڕوون کردوەوە وتمە ئەوەنە خەڵک لێرە تیاچوە ئەوەنە بڵین بەهۆی کیمیابارانەوە خەڵ ماڵوێران بۆ ئەیانوت تا ئێستا نەمانبیست ئەمە هۆکارەکەی چییە هۆکاری چییە هۆکاریەوەی کە دەسەڵات گرنگی پێنەداوە ئەوان نزیک ینی شتێک لە ئێمە زیاتر جینۆسایدیان بەسەرات و سربەخۆی خۆیان وەرگرتووە نزیکەی 80 وڵات بڵێندانی پێیان ناوە بە جینۆسایز بوونە بە دەوڵەتێکی سربەخۆنی ئەوەی کوردستانیش نابێت بۆ لەبەرەوەی خاوەنیانەیە خەڵکیانەیە ئەبینی مانگێتر ئەم شارە لە تونیا هاوارەکە لە بێئیشیە هاوارەکە گەنجی بڕۆ گەنجی شۆڕش و قادرکەرمەکان و ئانازانی چەند بێکارن من خۆم لە شوێنێکە ئیشمە کرد نزیکەی 100 ماستەر و دکتۆرە هاتبوو داوای تاعیناتێکرد بۆچی بۆ پێشمەرگایەتی ینی خەڵ بێتە پێشمەرگەوە ینی پاشماوەی ئەنفال کە بۆ بڕوانامە بەرزانەشەوە اینجا جگە لەوەش لە ئەم شارەیە کە تۆ ئەیبینی بە پایتەختی شەیدان و ئەنفال ناسراوە بڕۆ سەیرێکی خوارد بڵێن شۆڕش و پیرایی ئەوانە بکە هەمووی پاشماوەی ئەنفال تاقانەی ئەنفال مناڵی ئەنفال لە ناو قوڕ و خۆڵ و تەپ و تۆز و ئەوە ڕۆژە تا ئێوارە نیە لە ژینگەیەکی زۆر ناتەندروستە ئەژین ژیانێکی زۆر ناخۆش هەر ئەوەی کە باکیانی ئەگەر مناڵی خۆیان ئاوا ژیا ئێمەش قەینال قبولمانە ئەگەر بەرپرسێک لەم شارەیە کە خۆیان بەرپرسی ئێرە ئەزان لە ناو ئەو ژینگەیە ژیان هەموو ئەو بەرپرسانە شەوان وەرە بۆ ئێرە یەک بەرپرسێک لەم شارەیە نامێنە کە لە سەرەوە هەتاوەکو خوارەوە بیگرێ یەک بەرپرسیتیان نامێنە هەمووی ئەچێتەوە بۆ سلێمانی و بۆ لێرە ناژین بەرپرسەکان هیچی لێرە ناژی لەبەرەوەی لەگەڵ معاناتی خەڵکی ئێرەیان ناژین لەگەڵ ئەو بڵێن ژیانە ناخۆشیان ناژین لەبەرەوە هیچ باکیانێ نەک ئەوانی ئێرە بەستەنیە ئەوانەی سەرەوەش هیچ باکیانی لەم دەسەڵاتە هیچی باکی نییە لە کارەساتێکی ئاوە لە بەیانی و دوو بەیانی کە یادی ئەنفالە وەرە بڕۆ مۆنمنتی ئەنفال بزانێ یەک بەرپرسە بینی لێوە بەرپرسە باڵاکان تاوەکو ئێسەمە سەرۆکی یەکێتیە سەرۆکی ئەو حزبی ئەم سنوورەیە بڵین سەرۆکی پارتیە سەرۆکی حکوومەتە باواز لەوانش بێنێ ئەڵێ حزبە بۆ سەرۆکی حکوومەتە جێگرەکەیەتی نازام تا ئەنفالە یادی کیمیابارانێژە خۆم لێ بووم لە کیمیابارانی هەڵەبجە یەک بەرپرسی لێنە وەکەوەی کە باکیانە نەبێت لێرەوە چوبووم بۆ بەغدا لەو ڕۆژەیە بۆ سەردانی و نازان بۆ کوێ بەس لێرە کە یادی کارەساتێکی گەورەی ئاوایە بەسەر میلەتە هاتووە ئەسڵن باکیان لێنیە کە سوکاری ئەنفال کراوەکان چۆنە گەنجیان ژن و مناڵیان خۆت لەوانەیە بچی راپۆرت لە سەریان بکەیت و ئەیبینی بڕوا ناکەم ژیانێک ئاژن لە ئەفریقا شەر وایە کە تۆ ئاو نەبێ و کارەبا نەبێ و خزمەتگوزاری سەرەتایی نەبێ عنی چی ئێتر خۆ ژیانی سەرەتایی خەڵک ئاوایە بڕۆ ناڵم مانگێتر بڕۆ
لە 20 ڕۆژ جارێ 25 ڕۆژ جارێ ئاو لێرە دێ کام شارە لە کوردستانە واز لێرە بێن ئەوە ناوەکەمان هەر لێکرۆ پایتەختی شەید و ئەنفال ئەوەشمان ناوێت بەس کام شار لە کوردستانە 20 ڕۆژ جارێ ئاوی دێ 10 ڕۆژ جارێک ئاوی دێ کورە بە هەفتەی جارێک ئاوی بێتەوە ئەوە کارەبا لێرە محاتەی کارەبا لێرە وایە بکرای 24 ساعات مانگانە ئەوە هیچ دووقات پاری کارەبات بۆ بێتەوە ئەوش حاڵی کارەبایە جرت و فرتێتی لە کاتی گەرمایە نییە لە کاتی سەرمایە کارەبا نییە کە پێویستە نییە لە پاییزە کە خەڵ هیچ هەڵناکە ئەو کاتە هەڵێکەنەوەڵ کارەبای 24 ساعتیان 18 ساعت کارەبامانداوە بەس لە کاتی گەرما و سەرمایە کە خەڵ پێویستێتی هیچ باکیان لێنێ نایت هەرە وڵای بڕۆسەی ینی ژیانی خەڵکە وەزعی خەڵکە زۆر خراپە بە تایبەت لە ئەم شارەشە کە ناومانەوە پایتەختی شەید و وایە ئەبواە ینی زۆر جیاواز بووە لە شارە پەرلەمانتاریکە کۆمەڵە بەرپرسی گەورەیە ئەم جارە 4 پەرلەمانتار لێرە دەرچووە بە حزبەکان هەمویانەوە 4 پەرلەمانتاری لێ دەرچووە چاوەڕێن ئەم جارە شتێ بگرێ بەس بەخوا لە بڕوان ناکەم لە دەسەڵاتی پەرلەمانە بێ خۆ دەزانی پەرلەمان وەکو شتێکی زۆر بێباک ئەوەی شوێنی یاسادانان بێ ئەوەی شوێنی یاسا بێ ئەوان حسابی بۆ ناکەن لە بەرەوەی دەسەڵات لە لای حکوومەت بەدەست حزبەوەی حزبیشکەی حسابی بۆ یاسا کردوەکەی حسابی بۆ قانون کردوەکەی حسابی بۆ شتی ڕسمی کردووە ئەوەی کە لە بەرژەوەندی خۆی بێ شخصی خۆی بێ حزبەکەی بێ ئەیکات نەبێ ئەو شتانەی تر گوێیان لێ نیەوان بەرنامەیەم ڕۆمان لە قەزای چەمچەماڵەوە بوو ئەو بەڕێزانی کە گفتوگۆمان لەگەڵا کردن بێگومان هەمویان باسییان لەوا کرد چەمچەماڵ ئالێگە سەرام جانەکەم قوربانە بوو چەمچەماڵ بە یاخود خەڵکی چەمچەماڵ هەمیشە پێشەنگ بۆ لە قوربانیدان هەم لە سەردەمی ڕژێمی پێشوو هەم لە ئێستایشە و خاوەنی قوربانێکی زۆرە و خاوەنی ئەنفالێکی زۆرە و خاوەنی شەهیدێکی زۆرە لە بەرامبەر بەو هەموو قوربانی یاخود بۆ مشەهیدەی کە خەڵکی چەمچەماڵ پێشکەشی کردوون لە بەرامبەر ئەوەیە خەڵکەکەی بێنازە و لە بەرامبەرەوەیە خەڵکەکەی وەکو پێویست ئاوڕی لە نەدراوەتەوە قەزای چەمچەماڵ بەپێی ئەو بەڕێزانی کە قسەمان لەگەڵاکردن یەکێکە لەو قەزانەی کە تا ڕادەیەکی زۆر پراوێز خراوە و ئەو خزمەتگوزارانی کە پێشکەش بە چەمچەماڵ کراوە لە ئاسی پێویستانیە و لە ئاسی تموحیم خەڵکان نییە ئەمان ئەڵێن گرفتی ڕێگاوبانمان هەیە کێشەی کارەبامان هەیە و کێشەی ئەومان بە پلەی یەک هەیە و لەگەڵ ئەوشا لە ناو ئەم شارەدا خەڵکانێکی زۆر هەن بێکارن و خەڵکانێکن لەم شارەیە بەهۆی بێکاریەوە یاخود بەهۆی ئەوەی کە بارودۆخی ژیانان لێرە بە باشی هەڵناسوڕێ ناچان ڕۆکەنە سلێمانی یاخود شارەکانی ترێریمی کوردستان بۆ ئیشکردن و بەشێک لە گەنجەکانیش وەکو هەر گەنجێک وەکو هەر شوێنێکی تری هەرێمی کوردستان بە ناچاری ڕۆکەنە ئەوروپا و لەگەڵ ئەوەیە دەرچوویەکی زۆری زانکە و پەیمانگا لەم شارەیە بوونیان هەیە بە بێەوەی کە دەرفەتی کار یاخود هەلی دامەزراندنیان بۆ بەڕەخسێ لە کاتێکدا هەمیشە لە یادەکانە لە بۆنەکانە و لە کاتی هەڵبژارنەکانە بەڵێنی جۆراوجۆرە درێ بەم شارە بەڵام ئەوان دەڵێن ئەم بەڵێنانە تەنها لەبەر ئەوەیە کە عەتف و سۆزی خەڵکی ڕاکێشن بۆ کۆکردنەوەی دەنگ دواتر بەرپرسەکانمان ئەم شارەش بەجێ هێڵن و دواتر خەڵکەکەی و یاخود لەبەر دەنگی ئەو پۆلیسانە ناچارە بەنامە کۆتای پێبێنم ئەمە تەور و پرۆگرامی ئەمڕۆمان بوو لە چەمچەماڵ.